ڕۆژتان باش ڕۆژانی پشوتان باش هیوادارم لەگەڵ کەشوهەواکەمان ئەو پشۆ بەخۆشی بەسەر بەرن. سەبارەت بە ڕەوشی کەش و ئاو هەوا لە هەرێمی کوردستان کاریگەری شەپۆلێک لە باشووری هەرێم ڕۆژئاوای هەرێمەوە دێتە ناوچەکانمان هەوری ناو بەناو دروستە بێ هەور و هەتاو پلەکانی گەرما لە کوردستان لە ئاستیدا بۆ 16 تۆمارەکرێ بەیانیان زوو تەم و مژمان هەیە و جوڵە و ئاراسی با باش و ڕۆژاوا بە خێرای 5 تا 10 کیلۆمەتر ناو بەناو بێت تا 15 کیلۆمەتر بۆ ڕۆژانی دووشەمەش بە هەمان شێوە کەش و ئاو هەوا هەور و هەتاو ئەبێت و تەم و مژ دروستە بێت شەختە و بەستەڵۆکیش لە بەیانیان زووە دروستە بێت. ئەم شەپۆلە هەتا کۆتایی هەفتە ئەگەری باران بارینی لێ ئەکرێت لە کۆتایی هەفتە بەف لە ناوچە شاخاویەکان و تەمومش دروستە بێ بۆیە ماوەی بینین کەمە بێتەوە لە ئاستی 1 تا 2 کیلۆمەتر لە هەندێک کاتتا لە کیلۆمەتێکیش کەمترە بێ بەستە و شەختەڵۆکەکە ئەبێ بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ترافیکا بکەین بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان. لە وەختی بەفروبارینەکانیشدا ئەور و هەتاوەکان دەبێت بەڵام پلەکانی گەرما هەر بە شێوازی نزم دەمێنێتەوە لەسەر تاسە ناوچەکانی ئەمە کە باشووری ڕۆژئاوای هەرێم. ئەمڕۆ بەیانی کاریگەری ئەو شەپۆلە وای کردووە کە تۆزێک باکەش سەری لێ تێکچێ ناو بەناو ئاراستەکەی بگۆڕێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە بەڵام ئەوەی کە هەیە سەر تاسەری هەرێمی کوردستان لە ژێر کاریگەری ئەو پاڵە پەستۆنزمەدا بێ تا دێتە سەر ڕۆژە. سەبارەت بە پلەکانی گەرمایی هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵات هەور و هەتاوە وەکو ئاماژەم پێکرد هەتاوی بەردەوام لە زۆر شوێنە ئەبێ هەوری ناو بەناوم لە ورمێ 1 پلە لە ژێر سفرەوەی چکە نزیکە لە بەفرەکەوە مەهاباد 4 پلە سنە 1 پلە کرماشان 2 پلە ئیلام 9 پلە. بزانم لە هەرێمی کوردستان پلەکانی گەرما هەولێر 9 پلە سلێمانی 5 پلە دهۆک 9 پلە کەرکووک 9 پلە هەڵەبجەی شەهید 11 پلە لە هەموو شوێنەکانیش هەتاوی بەردەوام هەیە. لە ڕۆژئاوای کوردستان هەور و هەتاو هەیە لە ڕۆژهەڵاتەکەی لە قامیش لۆ 7 پلێ لە حەسەکە 5 پلێ و بارانێکی ناو بەناوی پچڕیان هەیە بە ڕێژەی کەم لە کۆبانی هەتاوی بەردەوام پلەکانی گەرما حوتە لە ئەفرین 5 پلێ و هەتاوی بەردەوامیان هەیە. دەچمە باکووری کوردستان بزانم لەوێ دایمە کێشەی باران و بەفر و لە ئەرزڕۆم 6 پلە لە ژێر سفرەوەی دایمە بەفرە لەوێ بەفریش نەبێت سارد و سەرمایان هەر هەیە وان 2 پلە هەور و هەتاوە ئامەد بەردەوام هەورێکی سرات فۆرمیان هەیە بارانی بەردەوامیان هەیە. لە دەرسیم 2 پلە لە ژێر سفرەوەی هەور و هەتا و باران و بەفر تێکەڵ موشەکە لە بۆ ئەوان. پلەکانی گەرما لە 3 پاس 4 پلەیە بەڵام هیچیشان نیێشکە ڕۆژانی پێشوو بەپیان بۆ باریەوە بۆیە پلەکانی گەرمایان سادە. لە کۆبانی هەتاوی بەردەوام پلەکانی گەرما حوتە لە ئەبرین 5 پلەیە لە حەسەکە باران و هەتاویشیان هەیە 5 پلەیە. دێمە کیشوەری ئاسیا پەکین هەتاوی بەردەوام پلەکانی گەرما 1 پلەیە بانکۆک 33 پلەیە نزیکی هێڵی ئیسیوا دایمە پلەکانیان بەرزە. دێمەوە پایتەختی وڵاتانی دەوری هەرێمی کوردستان لە هەولێر و ئاماژەمان پێکرد هەور و هەتاوێکی بەسییانێ پلەکانی گەرمانۆ لە ئەنقەرە 1 پلە لە ژێر سفرەوە باران و بەفر لە بەغداد هەوری بەردەوامە پلەکانی گەرما 8 لە تاران باران و بەفر و هەور 9 پلە دووبەی 23 پلە هەور و هەتاوە. دێمە کیشوەری ئەوروپا دایمە کێشەکە لەوێ خوا لەو کێشەیە نەجاتیان بێ بەفرەکەیان بۆ بارێنی جژنەکە بەڕێکپێکی بکەن. ستۆکۆڵم هەتاوی بەردەوامە پلەکانی گەرمان 2 پلە لە ژێر سفرەوەیە. ڤێننا بارانێکی بەردەوام 6 پلیان هەیە. ئەسینا باران و هەتا و پلەکانی گەرماشیان بەرزە دەبواە ئێستا پلەکانی گەرما هەمووی لە ژێر سفرەوە بواە لە ئەوروپا بەڵام ئەشمە ئەفریقا و قارە ڕەشە بارانیان بێ بەفریان بێ هەر خۆشە لە قاهیرە هەور و هەتا و پلەکانی گەرما 11 پلەیە لە ئەدیسە بابە 15 پلەیە لە سەر تاسەری ئەفریقا باکوورەکەی هەور و هەتاویان هەیە ناو بەناو. کێشەی گەورە ئەمریکا یا ڕەبی تۆپ بە یا ڕەبی تۆپ بە تۆرنتۆ 3 پلە لە ژێر سفرەوەیە
هەور و هەتاوە واشنگتۆن یەک پلە لە ژێر سفرەوە سەر تاسەری ئەم منتیقەیە ئاوا هەمووی هەور و هەتاوە بەڵام بارانێکی خراپیان هەیە بەخوا لافاویان بۆ دروستبووە. لە ئەمریکای لاتین ئەمان تۆزێک باشترێکن لە کێشەی ئەو لاپا و بەڵام بەفر و شتیان هەرهەیە لە ساو پاڵۆ 22 پلەیە لە بۆینس ئایرس هەور و هەتا و 14 پلەشە تۆزێ خۆشە لای ئەوان گوێ پێنان باران بێ بەفر بێ پلەکانی گەرمان بەرزە تا قانە کیشوەرەکەمان داروین 33 پلێ و باران و هەتاویشیانێ سدنی بارانی بەردەوام 6 پلەیە بەڵام کوڕینە ئاگرەکەیان هەر بەردەوامە لەم منتیقانە پلەکانی گەرمان لە ئاستی 45 و 46 و خوا ڕەحمیان پێ بکات 50 بۆیە کپڵەی ئەو کێشەی بە ئاگرکەوتنەوەی کێشەی زۆر دروست کردووە. ئەرێ بزانم لە ئەمریکا باسکردن ئەرێ لافاوشتە بزانمە و لافاوە چۆنە چۆن نییە کوڕینە بەڵام بەبێت لە کاتی لافاو لە لای خۆشمان زۆر بەوریای و مامەڵە بکەیت ئەها سەرنج بە ئەمە ئەمریکا لافاوی بووە تەحزیری دانا ئاگاداری داناوە لا ئێمە بەخواوە نییە نەمرور نەخۆمان تااقەتیەوەمان نییە بربەستێک تەحزیرێک دانێ ئێمەمانان نەبێڕێن تۆزێ وریە خۆتان بە لافاوەکە سەرنجە و لافاوکە ئەوە ئەمریکا لافاوێکی خراپیان هەیە بەڵام ئەبێش تۆی شۆفێری بەڕێز چی بکەیت زۆر بە هێواشی ئەگەر ئیمکانیش بوو نەڕۆیت چاو لێ دار و بەردی ڕاماڵی و هەڵا کە ناسیان نایە لافاوێکیان بۆ بێتی سیارەشکا و تەختەشکا و خانۆکۆنێ بۆیان داڕوخێنێ سەرنج بە ئەم شۆفێرە چۆنە ڕوا بەڕێز زۆر بە هێواشی نابێت شڵپور لێیەی بزانی بەلەمی سایکسبیکۆ پێشتیوان نییە شتیوانی ئەبێت زۆر بە هێواشی ئەمە کارێکی سروشیە لافاو ئاگر بوومە لەرزە باران کەس دەسەڵاتی تیان نییە بەڵام ئێمەی مرۆڤ دەبێت چۆن مامەڵە بکەین بە وریاییەوە لە هەموو کاتێکە ئەبێ زۆر بە وریایی مامەڵە بکەین لەگەڵ ئەو لافاوەدا تەحزیریان داناوە ئاگاد لە خۆ بێ لەم منتیقانە کێشە هەیە ئەمانە ئیتر لە هەموو شوێنەکە ئەم کێشە شتێ تۆی بەڕێز بەخۆشی لەگەڵ ئەم پشووە بەریتە سەر هەتا دێمەوە خزمەتتان کاتێکی خۆش.